بەڕاشکاوی لەگەڵ ڕێبوار. بینرانی بە ڕێزەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان شادی و کامەرانی بێت. لەوتەی حکوومەتی بنکەفراوان پێک هاتووە ئایا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن توانیوانە چ هەنگاوێکی چاکسازی دەست پێ بکەن. سەرچاوەی داهاتی بزوتنەوەی گۆڕان لەکوێوەیە و ئایا ئێستا ئەو بزوتنەوەی شوکو حکوومەتی هەرێم لە قەیرانی داراییدایە یان بارودۆخی دارایی باشترە لە حکوومەت. کاتێک حکوومەت لە قەیرانی داراییدا دەبێت حیزبەکان چۆن دەتوانن بودجەی خۆیان وەربگرن. ئەم تەوەرانەی تایبەت بە بزوتنەوەی گۆڕان و چەند تەوەرێکی تری تایبەت بە بەشێک لە بواری وەرزش لە کوردستاندا دەکەنێتەوەری ئەم ئەڵقەی بەرنامەی بەڕاشکاوی و بەسپاسەوە کاک ئاوات شێخ جەناب بەرپرسی ژووری دارایی و کارژێڕی بزوتنەوەی گۆڕان وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە. کاک ئاوات بەخێر بێت بۆ بەڕاشکاوی. سپاس. بارودۆخی ئابووری بزوتنەوەی گۆڕان چۆنە؟ بزوتنەوەی گۆڕان بەشێکە لە کول جزئێکە لە کولی ئەم مجتەمع. ئەو قەیرانانەی کە مجتەمعەکەی گرتوێتەوە ڕەنگە بزوتنەوەی گۆڕانیشی گرتوێتەوە بە زیاییشەوە. ئەگەر مؤسساتی حکوومەت ناوە مەعاش وەرەگرن یا نەسریەیان یا پێویستیەکانیان تەمین نەکرێ چەند مانگێک دواکەوتەوە بزوتنەوەی گۆڕان وەکو باقی حیزبەکانی تر بە تایبەتی حیزبەکانی معارەزە بۆ ماوەی 16 مانگە چێ هیچ جۆرە بودجەیەکی وەرنەگرتووە. پێشتر بودجەتان لە حکوومەتی هەرێم وەردەگرت؟ پێشتر بودجە لە حکوومەتی هەرێم معلوم هەبوو مانگانێک بزوتنەوەی گۆڕانی وەکو لایەنەکانی تر شتێکیان وەرگرتووە. باشە 16 مانگ بودجەتان وەرنەگرتووە ئەی حیزبێکی گەورە چۆن پەڕێوە چووە؟ ئەم حیزبە گەورەی ئێمە ژیانی خۆی بە شێوەیەک دامەزرانەوە کە ئەتوانێت تەحملی ئەو نەوە قەیرانوانە بکە. ئەم قسەی من چێگرێتەوە. یەکەم شت گۆڕان خۆی لەسەر ئیکتیفای ذاتی ڕاهێناوە بە حکمی ئەو علاقاتەی کە لەگەڵ لایەنەکانی دەسەڵاتە لە کاتی خۆیان بە خەڵچوون و داکشانە هاتووە خۆی حازر کردو بۆ هەموو ئەو ئەگەرانی کە قابلی ئەوەیە لە توش بێ. سیاسەکانی ناو گۆڕان ساحبی تەجروبە و ئەزمونێکی زۆرن خۆیان بۆ ئەوە حازر کردووە کە تووشی و قەیرانە بچون لێ بدرێن. ئەمە خاڵێکی ترەوەیە کە بەشی زۆری گۆڕان بە جیاواز لە باقی لایەنەکانی تر خۆبەخشن بەشێکی زۆری کادرەکانی خۆبەخشن بێجگە لەوەش کە خۆبەخشن هەندێک لە کەسایەتیەکانی ناو گۆڕان سەرباری ئەوەی موچەشیان لەگەڵ عام کەمی کردووە بەڵام مەسەن ئامادە بوون بەشێک لە داهاتی خۆیان لە داخاتی ماگانی خۆیان لە تەقاعودەکان پێشکەش بە گۆڕام بکەن وەکو کاک عومەری سەیعەلی کاک شەماڵ ئەوانە بەشێک لە معاشی ماگانی خۆیان تەبەڕوەکەن تەبەن لەو ناوانی کە من وباسکردن ژمارەی زۆرن. سەرباری ئەوەش گۆڕان دۆست و لایەنگرێکی زۆری هەیە کە پشتیوانی و کۆمەکی دارایی یەکەن یا قەرزی هێنێ. باشە قەرزی ئێنە یا پشتیوانی و کۆمەکی دارایی یەکەن هەردووکیەکەن جیاوازە هەردووکیەکەن تایەتی بە قەرز یاوێتی بە گۆڕان لە حاڵەتی گەڕانەوەی بودجە کە گۆڕان قەرزەکانی باتەوەنێکیشی هەیە زۆر بە سەخاوەتەوە بە بەردەوامیش کۆمەک و هاوکاریەکەن. باشە بەڵام حیزبێکی گەورە بەم هاوکاری و یعنی خەڵکێک خۆسی معاشەکەی بەڵێ بۆ گۆڕان ئەکرێت بۆچی چووکە بەشی زۆری کادرەکانی خۆبەخشە ینی ئەمە ئەو ینی موچەخۆری حیزبیمان ئێمە لە کەمترین ئاستا هەیە لە مەگەستافی ئەلام و ئەوانەمان ئێمە موچەخۆر بن ئەجینا بەشی زۆری کادرەکانمان لە بازنەکان لە باژێڕەکان لە ژوورەکان بەشی هەرە زۆریان ڕەنگە لە 90% زیاتر خۆبەخش بن لەبەرەوە گۆڕان ئەتوانێت تەحملی ئەو نەوە ئەزەماتانە بکە و لێشی دەرچێت. ئەی هەڵبژاردن چۆن بەڕێوە ینی ئەگەر نەفقاتی حیزبی سین بۆ نمونە 100 ملیۆن بێت لە سای ئەو عەقلیەتە و ئەو خۆبەخشی و ئەو لە خۆبردووی کە لە ناو گۆڕانە هەیە ڕەنگە پێویستی بە لە 115 احتیاجاتی باقی حیزبێکی تر بێت. زۆر باشە کاگاوات بەسی واکرێت کە ئاوات شێخ جەناب بۆ شێوەیە لەگە بزوتنەوەی گۆڕان ئاش بوو گەڕایەوە ناو ڕێزەکانی بزوتنەوەی گۆڕان دوای ماوەیەک لە زویر بوون کە پۆستی ژووری کاژێڕی و دارایی پێ بدرێت. من خۆم بۆ یەکەم جارە ئەم قسەی ببیستم. من قەت زویر نەبووم وەکو هەموو ڕەفیقەکانی کەی من ئێمە لە ناو گۆڕان و سیستمی حیزبەتی گۆڕانە هەڵسوڕاوی ڕێکخراومان هەیە هەڵسوڕاوی ڕێک نەخراومان هەیە هەمانە لە پشتەوە ئیشەکە و خۆی دەرناخە
هەموو ئەو وەزیفانی کە گۆڕان لەو فترەی کە تۆ باسێکی کە من ئیشم نەکردووە هەموو ئەو وەزیفانی کە گۆڕانێبێتی بە من بە سەرشانی منا بە ئەوەی توانام هەموو بێ جێبەجێم کردو و کارەکانی خۆم کردووە لەو فترێشە ڕەنگە جەناب و شارەزانەبی بن لە گردەکەش هەر لە ژووری خۆم و لە شوێنی خۆم ئیشم کردووە بەڵام عینوانێک بە معنای عینوان لەلای ئێمە و عینوان لە ناو گۆڕانە عینوان مەسەلێکی وە نەگرنگ نەبووە ئێستاش دەیان ڕەفیقی من هەیە بەبێ عینوان لە ناو گۆڕانە زۆر بە چست و چالاکی شەکات ئەی چۆن ئەم پۆستە دووەرگرت هەڵبەتە بزوتنەوەی گۆڕان ئەو شایستی لە بنابینیوە ئەم تەکلیفە با بە سەرشانی منە بۆ فترەیەک تا ئەوەی کە پێویست کات تەکلیفی لێکرا ینی قەزم لەوەی واجبە قەزم لە تەکلیف معنای ڕجالێکردن نییە قەزم لەوەیە کە واجبێکە وەزیفەیەکە بەیراوە بە من تاوان بەبێ بەرامبەر ئێمە ئەو کارە جێبەجێکی زۆر باشە چەند هاوڵاتیکی بەڕێز لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک پرسیاری سەرچاوی داهاتی بزوتنەوەی گۆڕانیان کردو کە کاردی حسین پرسیار لە جەناب کردەوە لە سەرەتای دامزرێنی بزوتنەوەکە سەرچاوی داهاتیان لەکوێ بوو هەموو جوابەکانی پێشوە هەرو هاوکاری کۆمەکانە بۆ هاوکاری کۆمەکە لە فترەیەکە کە لە حکوومەتی هەرێم بودجە هاتووە وەریگرتووە کە لە دوای حەڤەی شوباتوانە فترەیەک دیسان بڕاوە دەستی پێکردوێتەوە لەم دوایشەوە لە بیدایەتی ساڵی 2013ەوە 2014ەوە تا ئێستا بڕاو یعنی گۆڕان هیچ سەرچاوێکی تری داهاتی تایبەت بەخۆیی نییە هیچ مڵکێکی نییە هیچ کارگەیەکی نییە هیچ نازارێکی نییە گۆڕان کارگەی نییە کە مڵکەکانی کە هەشێتی ئەوەیە کە ئاشکرایە لای هەموو لایەک زۆر باشە کاگاوات قسە لەسەرەواکرێت کە کاتێک ئاوا شۆچەن هەبوو بە بەرپرسی ژووری دارایی و کارژێڕی بزوتنەوەی گۆڕان هەوڵیدا زۆرینەی ئەوانەی کە لەو ژوورانیا لە دەوروبەری خۆیان کەسی نزیکی خۆی دابنێت کەسی نزیکی خۆی ئەوەی کە هاتوۆتە ژووری گۆڕان چەند ڕەفیقێکی ئێمە لە ژووری گۆڕان ڕۆشتووە کاک مستەفا کاک ڕێباز کاک ئاراس ئەو کاکانە من بەڕێ خەردانراوم و دوو ڕەفیقی ئێمەش کاک هیوا و کاک عومەر دانراون بە جێگری ژوور و بە حسابکە بە سکرتێری ژوور هەموو گۆڕانەکانی لە ژووری دارایی و کارگێڕا بۆ هەر ئەوەنەیە کە ئەو ڕەفیقانە ڕۆشتون سێ ڕەفیقیکەی ئەوان هاتوۆتە شوێنیان بۆ تەکمیلی ئیشەکانیان ئەوانەشی چیان شێغ نین و ئامۆزام نین و ئاماوەسم لە خزمەوە نییە وەسم لەوەیەکە ئەڵەن هاوڕێ و کەسی نزیکی خۆیان لە ڕووی سیاسی و تەنزیمی من ئەوی لەناو گۆڕان نابێت هەمووی هاوڕێی منە ینی هیچی بە من غەریب نییە بۆ من ئەوەی کە گرنگ بێ یەکێک بێت ئیشەکە بەڕێک و پێکی بکە و ئەو دوور برادرش کە بۆم باسکردی لە زمانی ئەو خۆبەخشانن کە بە خۆبەخش کار بۆ گۆڕانەکەن باشە بەڵام تۆ باسی کاک ڕێبازت کرد قسە لەسەر ئەوە ژەکرێت کە کاتێک ڕێباز حەملان بوو بە وەزیر و شوێنەکە خۆی بەجێهێشت بڕیار بوو کەسێکی تر بۆ شوێنەکەی ئەو دابنرێ بەڵام ئەوترێت کە تۆ نەتێشت و من ئەمە خەبەرێکی تازەیە من نەمزانی هەن شتیوانە بوو یعنی تۆ هیچ دەست نییە لەوەی کە ئەو کەسانی دەوروبەری خۆت ژوورەکە لەگەڵ خۆدارێ ینی بۆی قسەکەی جەناب دەقیق بێ گۆڕان کەسی بۆ شوێنی کاک ڕێباز تەرشیح دەکرد بۆ ئەوی بزانیت ئێستا شوێنەکەی بۆشە نەخی شوێنەکەی بۆش نییە قەزم لە چییە قەزم لەوێ یعنی یەکێک لە ستافی ژوورەکەی پێشوو مرەشەح نەبوو بۆ ئەو ئیشە منەڵم کەسێک تەرشیحکراوە نەمت لە ژوورەکەی پێشوو ئەو کەسە هەڵبەتە من ئاگام لێ نییە من ئاگام لێ نێ لە کەسێک کە من ڕێگەت بێتم لە دانانی شتێک لە بابەتە نەبوو مقتەرحاتی احتیمالە ناو هات بێ ڕۆشت بێت شەرتیشە ینی ئینسان لەگەڵ ستافێکە ئیشەکە کە لەگەڵ یا بگونجێ من ئەو ناوی کە جەناب دڵی نازانم چێ من ناوەکەم لەلایە بەڵام ناوەکە با ناو نەهێنین پرسیاری ئەوەم کرد کە ئەوانەی لەو ژوورەکە لەگەڵتان ئیشە لەگەڵا ئەکەن تۆ هیچ دەستێکە نییە لەوەی کە دایان بنیت چۆن تۆن داوای جارێ ئەم کەسانی کە تۆڵی مەجموعەکەی دووە ینی بۆ ئەم دوو کەسەوە بزانم ئەو نەوە سەرقاڵی و بارگرانیە شتێکیەوە نەزەحمەت نییە کە تۆ دوو کەس اختیارکەی بۆ دوو ئیش بە تایبەتی ئەگەر دوو خەڵکی شارەزا هەبێ و کەفاەتی تیا بێ و بە خۆبەخشیش بەبێ مقابل بە ئیش بۆ گۆڕام بکە باشە قسەکە لەسەر ئەوە نەبوو ینی بە خۆبەخشن یا بە موچەند قسە ئێمە ئەوە نییە قسەکە ئەوە بوو کە خۆت
ئەتوانیت خەڵک داوا بکەیت طبیعیە ئەی بەرپرسی ژوور نیم نەکەر بن هەموو ژوورێکی دەتوانێت هەموو کەسێکیش کە ستاف بە تایبەتی لە بواری ئیدارەیە قانونیشە ینی هەتا ئەگەر لە قانونی شاوایە ئەگەر بەرپرسی ئیداری لە شوێنێکە هەتا ئەگەر لە ڕووی نەفسی شۆ لەگەڵ شێ نەگونجێ ئەتوانێت اختیار کە بڵێ کاکە من لەگەڵ ئەم میسانە ناگونجێم ناتوانم ئیشم باش پێ ناکرێت یەکی کە بخەنە شوێنی زۆر باشە بە پێ زانیاری کە دەستی من کەوتووە ئەوترێت کە لە سەروبەندی بانگەشەی هەڵبژاردن لە بڕێک پارە دیار نەماوە گەر چێمە لە سەردەمی تۆ نەبووە بەڵام ئەڵێن لێکۆڵینەوەکان کە تۆ دە سەردەمی تۆ ئەو خبرێکی ناڕاستە جەنابە بیستوتە ئەسلی نیە هیچ بڕەپارێک نەخێت ئەسلی نیە بەعکسەوە لە ناو گۆڕانە ئەو نەوە سلوکیاتانە بە هیچ شێوێک نابیدرێت بۆچی چووکە جارێ خۆی ئیمکانەتەکە ئەوە زۆر نییە تەخشان و بەخشانی پێ بکەیت ئەمە یەکەم دووهەم لە ناو گۆڕانە مەحسوبیت و منسوبیت و ئەوانە نییە تا ڕادەیەکی زۆر سیستمی خۆبەخشی و لە خۆبردووی گۆڕان ڕێگری کردو لەو نەوە سلوکە ناڕەوایانە ئەو قسانە قسەی ڕەنگە ئەتوانم بڵم قسەی نایارەکانی گۆڕان بن زیاتر باشە بەڵام بۆ هەر ڕەخنێک لە حیزبێ بیژێت سەر بە قسەی نایار شتێککە وجودی نەبێت کە دروست کرا هەڵبەتە یەکێکی دۆست نەیکردووە ینی عادەتەن کە تۆ شتێک بۆ هەر کەسێک یا بۆ هەر لایەنێک هەڵ بەسترێکە دوور بێ لە ڕاستیەوە هی دۆستایەتی نیە لە خۆشەویستی و خەڵک شتی ناحەق ناخەتە ناو قسە و باسە باشە بەڵام ینی من وای قسەکە لە تۆ وەرگرت کە زودنەوەی گۆڕان لە دەروی ئەم کۆمەڵگایە بێ و ئەوی کە لە ناو حسابی ترا ڕوئەیە بێژنە لەناو گۆڕان لە ناو گۆڕانە بە کەمترین ڕادە قابلیەوەی ئەو نەوەشتانە ڕووبات بۆچی چووکە تۆ وەکو ئەرزم کردی لە ناو گۆڕانە نە بودجە بەدەستی وڵات بەدەست گۆڕانە نە ئەرزی بەدەسە نە مەشارێعی بەدەسە نە پرۆژەی بەدەسە نە هیچ شتێکی بەدەسە تا ئەم سلوکیاتانەی تیاد بێت زۆر باشە قسە لەسەرەوە هاکرێت ئێستا کە ئەڵێن هیچ کاتێک بەقەت ئێستا پەیوەندی نێوان گۆڕان و یەکێتی باش نەبووە تۆ پێمان بڵێ ئێستا پەیوەندیەکەیان بەو ڕادەیە باشە خۆی بە پێویستە عیلاقی گۆڕان و یەکێتی باش بێت لەبەر چەند سەبەبێک یەکێکیان گۆڕان خۆی بڕوای بە دیموکراسیەتێ لە چوارچێوی دیموکراسیەتە تەقەبولی ڕێی جیاواز و حیزبی جیاواز و فکری جیاواز و ئەواناکە ئەمە نقطەیەکە نقطەیەکی کە ئەم وڵاتە ئێستا 5 حیزبی سەرەکی تایە بۆی بەباشی بەڕێوە بڕوا مەفروزە عیلاقی ئەم 5 بەباشی بچێتە پێشەوە نقطەیەکی کەش ئەوەیە کە ینی بەشێکی زۆر لەو بەشێکی باش لەو ڕەفیقانەی کە لە گۆڕان و ناوکێتیە ئیشەکەن تاریخێکی مشترکیان هەبووە کە ئەوە واکە کە نزیک بوونەوە هەرەبێ هەبێت ینی مهمەوەی ئەم نزیکبوونەوەی بە قازانجی پرسەنەتەوەی و نیشتیمانەکان بێت باش ئەواز لە پێویستە بێنە پرسیارەکەی من ئەوە بوو بۆ دەرەجەیە نزیکن لە یەکەوە ئێستا ئێمە لە چوارچەوەی یەکتربینین و سەردانی شخصی و لێدوان و بناقەشاتە ئێمە ئەوانەمان هەیە بەڵام شتێکی ڕسمی نووسراو لە بینمانە تا ئێستا دروست نەبووە هیچ خۆیەک لاکردنەوەی یەکێتیش لەسەر مەسەلەی سیستمی پەرلەمانیش پەیوەندی بۆ نییە کە پەیوەندی لەگەڵ ئێوە باشە بەنسبەت سیستمی پەرلەمانی پێشتر مامجلاری لە اتفاقی دەباشانی ئالانی کردو و ئیمزای کردو و اتفاقیان لەسەرەوە کردووە کە ئەم وڵاتە بێ سیستمی پەرلەمانی بێت ینی ئەوەی کە من بەعزێک لەو ڕەفیقانی کە یەکێتی ئەیان بیرم ئەو ساکەش کە ئەگەر گۆڕانێک ینی ئەوان تەبریری خۆیانە ئەگەر گۆڕانێک لە هەڵوێستانە ئەوە بۆ کە ویستوانە مراعاتی ظروفی کوردستان بکەن کە ڕەنگە من لەگەڵم بۆ چوونە نێمەوە جاوا بۆ ینی بەڕێی کوردستان بۆ بەڕێی خۆیان ئێستا ڕعاتی ظروفی کوردستان نیە کە ئەوە ئەتوانی لەوان پرسیارەکە لەوان بکەی من ناتوانم لە جیاتیوان جوابەمەوە من پێم وتی من شەرنێ لەگەڵ ڕێیە هاوڕابن باشە کاگاوە تۆ باسی وت کردوتە ئێمە تاریخێکی مشتەرەکمان هەیە لەگەڵ یەکێتی و سەردانی دۆستان و برادرانەیە و بەڵام شتێ ڕسمی نییە بەڵام کە لە لوتکەی گرژی شابوون خۆر دۆست یەکتری بوون و تاریخی مشتەرەکتان هەبوو ئەوە ئەو هەڵکو شار و داکشانەیە کە لە بدایەتی علاقات دروستبوونی گۆڕانەوە دروست بوو یعنی ئەوە ئەتوانم بڵێم بە خاڵێکی ئیجابی بۆ گۆڕان لە تایبەتی ئەکرێ کە بزوتنەوەیکی سیاسی تازەی دروست کرد بەبێ خوێن و بەبێ هین و کەوتە منافەسەی سیاسی و منافەسەی هەتا لەسەر دەسەڵات کردووە بە ئەگەر لە کوشتن و برین و شەڕی ناوخۆ هاتبێتە سەر ئەوەی هەنێک بە یەک هەڵپرژانە هەبوو بێ یا شتێک هەبوو بێ ئەوە ینی فەزلەکەی بۆ گۆڕانەگەرێتەوە کە تەحملی کردو نێهێشتۆ بکاتە ڕۆخی تەقانەوە ئەوانە
ئەوە مقارنتەن بۆ ئینجازێک کە لەم دوایە کە دەستکەوتێکی مەدەنی بۆ زوتنەوەی دیموکراسیەت و هین لە وڵاتەیە بووە سەرکەوتنێکی گەورە بووە. ئەی بۆ فەزڵەکەی بۆ یەکێتی ناگەڕێتەوە کە هێزێکی چەکدار و زۆرجار شەکی بەکارنێناوە لە فترەیەکە من نامەیە لاپەڕەکانی کۆن هەڵبم بۆ لە فترەیەکە ئەو تەسەڕفاتانی کە یەکێتی بەرامبەر بە گۆڕان کردوەتی چەپی لە شەڕ گەڕاوەتەوە یعنی یەکینا ئەوەی کە کراوە لەو زمانەیە تا هێزکۆکردنەوەش کراوەتر بەڵام ئەوە بەنسبە دێمە بوو بەڕابردوو. باشە بەڵام ئەوەی کە ئێوە لە ڕاگەاندنەکانەوە بەرامبەر بە یەکێتیەتان کرد شتێکی وەی گەڕابەوە لە شەڕ طبعا بۆ لەبەرەوەی تەوەجوهی سیاسی خۆمانە لە چوارچێوەی بیرۆڕای سیاسی ئازادی بیرۆڕایەکانی خۆمان تەرح کردووە ڕایەکانی خۆمان تەرح کردو بەڵام بەداخەوە ینی ڕەنگە بڵێمەوە سلوکی تا ڕادەیەک نادیموکراتی بوو بەرخوردەکەی ئەو ڕەفیقانەی ناو یەکێتی وا بوو بەرامبەر بێ. باشە ئەوەی کە قسەمان لێ کرد کەیکیتی خۆی یەکلا کردوەوە لەسەر سیستمی پەرلەمانی تۆ وات باس کرد کامە ڕێکەوتنامەی دەباشانە و کاتی خۆی مامچە لە لەمیزای کردو ئەبێ جێبەجێ بکرێ ئەی بۆ بەرهەمی ئەو ڕێکەوتنە نییە کە لە سی حوزەیران یەکێتی لە پەرلەمانە کردی و زەمانەتی چەند شتێکی تیاخست بووکە و کاتە ئێوە هێرشێکی گەورەتان کردە سەریان ئێمە ئەلانمان کردو بڕامان بەچە سیستمەکەیە ئەمە لەو زمانەیە خلافی ڕێیمان هەبوو ئێستا ئەگەرە و برادرانات بێت سەر ئێمەش کارێکی باشیان کردو یعنی ئەو کاتە ئەوان لەسەر ڕێی ئێوە نەبوون نەخێر من خلافمان بوو تۆ خۆ دەڵێ هێرشتان کردو سەریان ئەگەر ڕێک بووین بۆچی هێرشەکەی نەسەریان تۆ باسیەوەت کرد کە ئەوان هێرشان کردو سەر ئێوە تۆ باسی اتفاقی حوزێران کرد باس من جوابەکەم لەسەر حوزێران بوو تۆ واز لە هێنەکەی من بێنە چۆن وازی لێ بێن من جوابی ئەوەی تۆ بەڵام ئەوەی ئەمە بەرەنجامی ئەوەی بۆ بەرەنجامی ئەو ڕێکەوتنی سی حوزەیران نەبێت کە ئێوە زۆرتان بەیشێتی کرد لەسەری ئەو تۆ توانی تۆ وای تەفسیرکەی بەوای تەفسیر ناکەی من تەفسیر من خۆم وای ناکەم تەفسیر من ناکەم تەفسیر ئەوەی کە من تەفسیرەکەم وجهە نەزەری ئێمە لەسەر ئەو هەڵوێستە سیاسێ بەو شێوەیە کە پێشتر بۆم باسکردی پێم حەز ناکەم دووباریکەم لەسەر مەسەلەی دەستور ئەوەی کە ئێستا سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کاری لەسەرەکات کە هەموو لایەنەکان سەردانیانەکات و لەسەر دەستور قسان لەگەڵاکە هەمانەوە سازانە نەبوو کە یەکێتی کات خۆی داوایە کرد پێم وانە چونکە لە ئەوەی کە بەنسبەت دەستور و بەنسبەت درێژکردنەوەی سەرۆکی هەرێم بە ئیتیفاقی دوولانی پارتی وێکێتی کردیان علاقەی بە سازانەوە نەبوو سازان ئەگەر لە چوارچێوەی شتی ئالامی شەکاتی خۆی باس کرد بێ ئەو جدیەتی ئێستا نەبووە ئێستا لە پەرلەمانی کوردستانە بوو بە قانون ئەوسان نەکراوە بە قانون قانونەکە چەند وایە کە کۆتایی پێێت هەڵوێستی بزوتنەوەی گۆڕان چیە لەسەرەوە هەڵوێستی ڕسپی ئەو هەڵوێستی ڕسپی ئەمە ئەوەیە کە لە هەموو شتێک لە چوارچێوەی سەروەری یاسا و لەناو پەرلەمانی کوردستانە پێویستە بکرێت ئەین تەنانە دەگەر لەناو پەرلەمانی کوردستانە جارێک کەش مەسعود بارزانی هەڵبژاڕایەوە بە سەرۆکی هەرێمی کوردستان ئێوە لەگەڵیان کە بوو بە قانون سازانی نیشتیمانی لەسەرکرا کە بوو بە قانون لە پەرلەمانی کوردستانە بوو بە قانون ئێمە التزامی پێوەکەین ئێستا بە چ ئاڕاستەیەەکە ئێستا بێت پرسی دەستور بگەڕێتەوە ناو پەرلەمان و لە پەرلەمانە مناقەشەی لەسەر بکرێ و قانونەکەی پێ دەرچوو ئێستا بۆ ئاڕاستەیەکە ئێوە سازان لەسەر ئەوە بکەن کە ئەو بابەتی سەرۆکاتی هەرێمی کوردستان کۆتایی پێبێت پێم سەیرە ینی ئەو قسەی تۆ ڕەنگە لام سەیرە تۆ ئەو قسێ بەو شکڵە بکەی کە تۆ ئاگا لێ لە پەرلەمانی کوردستان قانونێک دەرچۆ بۆ گەڕانەوەی دەستور و مناقەشەکردنی و سەرۆکی پەرلەمان دەستی کردووە بە پەیوەندیکردن و یەکتەربینین و سەردانی لایەنەکانەکە و لەسەر ئەوە سەرۆکاتی پەرلەمان پرۆژەیەک هەیئەتێکی 22 کەسی دروستکرا بۆ مناقەشەکردنی باشە من قسەم لەسەر دەستور نەکردو ینی بۆ پێ سێرمە قسە لەسەر سەرۆکاتی هەرێمەکەم دەستور و سەرۆکایەتی هەرێمە گەر بلا حەزە بکەی دووشتن مرتەبط بوون بەیەکەوە باشە مرتەبط بوون بەڵام سکرتێری پەرلەمانی کوردستانەوە دەستور تازە فریا ناکەوێ بێ یاساکە بێنرێتەوە و تعدیل بکرێتەوە ڕێی پەرلەمان بە نەتیجە چۆن دەرچوو ئەوە ئەبێ بە محەک ینی سکرتێری پەرلەمان عادەتەن تعدیل لە قەراری پەرلەمان ناکە بە تاقیت من قسەکەم پرسیارەکەم ئەوە بوو ینی هیوادارم باش گەیاند بێتم ئایا ئێستا لایەنە سیاسیەکان بۆ ئاڕاستەیە کە سازان بکەن لەسەر پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان و مەسعود بارزانی جارێکە بۆی درێژکەن ئەو پرسانە بە سەرۆکی هەرێم دەستور کە چۆن ناو پەرلەمانی کوردستان
قراری چی لێرە ئەوە بە نسبەتی بە مەسەرەی فەیسەڵ ئەخر دەستور قەراری لێنایە ئێستا یاساکە تعدیل دەکرێتەوە پەرلەمان خۆی قانون بەپێی قانونی سەرۆکی هەرێمیش ماوەی درێژکردنەوەکەی بۆ نەماوە ینی بە درێژکردنەوەکەی شتێکی قانونی نیە و پارتیش خۆیان باسی ئەمان کردو کە ئەمە قانونی نییە ئەوەی کە ئەمە قسەی لەسەرەکەین شتێکت باسی درێژکردنەوە نیە باسی دەستورە چونکە دەستور هەموو مەلامحی قانونی ئەساسی ئەم وڵاتە لەوێ تهدید دەکرێت بە هەموو سێ دەسەڵاتەکەی ناو کوردستانەوە زۆر باشە هاوڕێیان ماماژم پێن کە ناوڕوە بگەم ناوڕێی کوردۆرەگرین و درێژە گفتووەکەمان پارێزان پاژەم ناوڕە کوردتا گەڕێنەوە لاتە بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێت کاگاوات سەبارەت بە بۆری وەرزش لە کوردستان زۆر ئەو پرسیارە ئەکرێت ئێوە کەسایەتێکی سیاسین بۆ واز لە سەرۆکی یانێکی وەرزشی نایەنە لە نادی وەرزشی نادیە کە تاریفی قانونی خۆی هەیە کۆمەڵی ئەشخاص هەڵەسن بە دروستکردنی یانەیەک ئەم یانەیە نە حیزبی سیاسیە و نە هیچ تەداولی سوڵتەی تیا بکرێت ئەوەنەی ئیمتیاز بێ تەکلیفە واجبێکە کە تۆ پێڵەسی بەنسبەت هەموو یەکێک من خۆمەڵێم با بەنسبەت منەوە بەنسبەت بنەوە بوارێکی کۆمەڵایەتیە بۆ خزمەتکردن لەو ڕێگەیەوە بە گەنج و لاوی ئەم وڵاتە ئەوەی ئەم فترەی پێشوو ئێمە لە چالاکی خۆمانە لەو بوارەیە کردومانە پێم بەڕێی زۆر لە ڕەفیقەکانی خۆمان شتێکی باشمان کردو لە بواری وەرزشە لە بواری دروستکردنی ساحە لە بینا چی باشە بێژگە لەو کۆمەکە مادیانی کە ئێمە توانیمانەوە لەو فترە دوور و درێژە بۆ وەرزشی کۆکەینەوە ئێمە لەم فترەی خزمەتێکمان کردو ئەگەر هەر بەڕێزێکی کە هەیە بتوانێت بەقدر ئەوەی ئێمە شتێکیش کەمتر بۆ وەرزش تەمینکە یاخوا بەخێر بێت بە تایبەتی ئەگەر لە بواری وەرزشە لە حیزبایەتی تیانە لە ناو نادی ئێمە پارتیشی تیا بوو یەکێتیشی تیا بوو و گۆڕانیشی تیا بوو یەگرتوشی تیا بوو لایانی کەشی ڕەنگە تیا بوو بێت ئێمە کێشەکەمان دەستا دەستکردنی دەسەڵات لە ناو نادیە ناکرێت چێ ئەفەرمێ خزمەتکە بەسەرچەم هیچ هینیتیانی ئەمە یەکەم دووهەم هەڵبژاندن لە ناو نادیە تعین نییە من خۆم بە تایبەتی ئەم دوو جارەی ئەخیر بە تەکلیفی ڕەفیقەکان و مدەڕیبەکان و هەیەی ئامەی نادی من بۆ خۆم بژاردێتەوە لە ماوەی 2-3 ساڵی پێشوە لە معدەلە هەموو مانگێک ڕەنگە بێجگەلەوەی کە قەرز و قۆڕی نادی ئەمە یاومانێتەوە بە $100 ملیۆن بێجگەلەوە من هەموو مانگێک لە حدودی 12 ملیۆن فترەیەکی ئەخیریشی لە حدودی 23 ملیۆن دینار مانگانە من بۆ نادیم پیا کردو چێ ئەفەرمێت یاخوا بەخێری بابێت ئێمە ئەم ئیمتیازاتەی تەسلیم بکەین باشە بەڵام کە ئێوە دەست لە کار نەکێشنەوەیە تر خەڵک چۆن بێ بەدیل چۆن دروست تۆ دەست لە کار لە کێشانەوە نییە تۆ ئەمە چێتە ئینتیخاباتەوە ئەمە حیزب نییە ئەم ئیشێکی کۆمەڵایەتی خۆبەخشە بەنسبەتی وەکو منەوە بەنسبەت بنەوە لە پشتی هەیەی ئیدارەوەستاوم تێگەی ئەوەنەی پێم بکرێوتوانی بێتم هاوکاری کۆمەکەم کردوون ڕەفیقەکانیم لە ناو نادیە لێ رازی بوون گەنجەکانی ناو نادی لێ رازی بوون لەوەی کە من کردومە بە خۆبەخش و بە زۆر جار لە ئیمکانی شخصی خۆم بۆ ڕێازەم کردووە وەکو ئەرزم کردی ئێساگەر تۆ توانی ئەوێمە بۆ پیاکەی فەرموو هەر ڕەفیقێکی کە دەتوانێت فەرموو ئێمە ئەم قسەیەمان لە بەردەمی توانە وەختی خۆی لە بەردەمی ڕئیسی حکومەتی شا کردووە لە بەردەمی کاگلێکی وازام جارێک کردومان لە بەردەمی دکتۆر بەرهەما کە ڕئیسی حکومەت بۆ کردومانە توانە هەر کەسێک دائنێن بێت سەرپەرشتی ڕازە بکە بۆ پێشکەوتنی ڕازە ئێمە بۆشی بەجێڵن و هاوکاری و کۆمەکی شەکەن بە شەرتێک لە جاتیەوەی وشکی کەنەوە پشتیوانی لە ڕازە بکەن باشە بەڵام ئێوە باسی دەوڵەتی موسساتی یەکەن لە دەوڵەتی موسساتیە نادی وەرزشی بودجێ خۆی هەیە ینی بۆچی کۆمەک با بودجێ حکومەت وەربگرێت و حکومەت بە منتەزەمی وەری ناگرێت و بە تایبەتی لەم دوایە هەر بودجێ حکومەت هاتوۆتە سەرنی و دیوەکەش بەو زۆر بە ڕەنگە هات بێت سەر سولس ئەوەی کە ئیمکانیەتی نادی خۆەتی مەسەن بەنسبەت نادی ئێمە مانگی حدودی 20-25 ملیۆن دینارێک کەمترمان هەیە شتێک پارەمان هەڵگرتووە بۆ کاتی زۆر پێویستی کە ئیحراج نەبین ئەجینا باقی لە حکومەتەوە
لە مانگی بە نادیکی وەکو ئێمە و سلێمانیەکی ماگانە 35 ملیۆن دینارمان هەبوو ئێستا وازە حدودی سەر 10 ملیۆن دینار لەبەرەوە ئەگەر حکوومەت ئەو بودجێ تەمینەکە بە ئیمکانەتی ئێستا و بەو سیاسەتە ڕاضی کە ئێستا لەم وڵاتەیە کرێ نادیەکان خۆیان ئەگەر پشتیوانی ئەمسالی ئێمەمانانیشان لێ بکەیتەوە وەکو زۆر نادی کە لە بێتوانە یا کەوتووە ئەوەی کە تا ئێساش کراوە نامێنێت باشەوە هەنە پەرەمان هەیە هەڵمان گرتووە بۆ ئەو کاتێک ئەحراج نەبێت ئەتوانی پێم بڵێ چەنە لە حدودی 300 ملیۆن دینارێکمانێ باشە بەڵام ئەوەی کە من ئەیزانم ئەو پارەیەتان ئێوە داناوە بۆ عەقدەکانی خولی داهاتووی تیپی تۆپی پێی طبیعیە بۆ نادیە ئیتر بۆ عەقدا بۆ تیپەکانی ترمان بە پێی ئیمکانەتی نادی خزمەتمان کردو هیرمان کردو مەسەن تیپمان هەیە وەکو با تیپی باسکەی کچان کە باسکەی کچان 5 ساڵ ئێمە مەسرەفی تیاکەین لە مناڵی بچووک هاتوون پێگەشتون ێستا بوون بە تیپێکی باش باشە تیپی باسکەی کشان کە باسێک بشین ئەنجامیان لەسەر ئاسی کوردستان و عێراقا هەیە بەڵام 6 مانگە ئەوترێت کە موچیان وەرنەگرتووە وەختی خۆی ئێمە لەگەڵ هەموو ئەم ڕەفیقانە دانیشتوونە نادیە اتفاقمان لەگەڵا کردو تومانە واجهی هەموو نادیەک عادەتەن تیپی شەق زۆر مهمە و پێ لەگەڵیان اتفاقمان کردو توانێمە بۆ نادی بۆ تیپی شەق مجبورین بە دەستمان کراوەتر بێ لە ئێوە ڕازی بوون لەسەری ئەو دقەی کە ئیلتیزاماتیمە بەرامبەر بە تیپی شەق تەواو بۆ دەستمان کرد بە ئیلتیزاماتمان بەرامبەر بە تیپەکانی تر ڕەنگە تیانە بێ مەسەن سەبری پچڕابێ یا سەبری کەمتر بێ ئەجینا ئەوەی کە ئێمە کردومانە تەقسیرمان لەو فترەیەشە بۆ ئەو تیپانە ڕەنگە لە موچەکانیان دواکەوتوە بە تەکیدیش دواکەوتووە بەڵام لە باقی پێویستەکانی هاتوو چۆیان و تەجیزاتیان و ئەو بابەتەشتانیان بە بەردەوامی ڕۆشت موچەکان نەک دواکەوتووە قسە سەرواکرێکە 6 مانگە هەروەریان نەگرتووە خۆی ئەمە اتفاقەمان وا بۆ کە ئەوان مخەیەرن بە خۆبەخشەمێنەوە لە نادی یا ئەڕۆن یا بەو تەریقەیە منەوە خۆیان اختیاری مانەوەکیان کردو باشە کاکەوات بەڵام تۆ باسی ئەوەت کرد کە اتفاقتان کردووە گرنگی بە تیپی تۆپی پێبن ئەو زانیاریانی کە لە لای منە ئەوترێت ئەو زانیاریشی سێرکە ئەو زانیار لای تۆیە مەزدەرەکەی هەر کەسێک بێ بەلای منەوە گرنگ نییە واقعەکەی ئەمەیە ئیمکانێتی نادی ئێستا هاتووەتە سەر ئەو باش ئاگیان لێ هەیە ئیدارە ناو ئێمە هەمووی خۆبەخشیشەکە کەسی پارەی نییە هەرچی پارێکە بێ بۆ تیپەکانە ئەو فترەیە ئەفزەلیەت دراوە بە تیپی شەق بەداخۆ تیپی شەق سەر نەکەوت کە سەر نەکەوت ئەم بۆڵەیە بۆڵە پیا بوو کە مادەم سەر نەکەوتووە سەرم پێ لێ ئەگرن هەر بێ دوو معاشم بێت زانیارێکم بڵێم بەبێ زانیاری لای منە نزیکی 400 ملیۆن بۆ تیپی تۆپی پێ سەرف کراوە پێم وانە تیپی تۆپی پێش سەر نەکەوت بۆ خولی نایە پارە زۆرە سەرفکرێ ئێبێ ئەنجامی هەبێ جا باشە ینی چەندین تیپی گەورەی دنیا هەیە لە خولەکانە سەر ناکەوتدا بەزی قیچەک ئەو تیپانەی کە تۆ باسی تیپی باسکەی کچانێک کرد مەرحەلەی تایە دابەزیوە تیپەکەی دابەزیوە دنیا نهاتوتە خوارد باشە بەڵام بەڵام نادی سیروان چەند ساڵە هەوڵەیە سەر بکەوە باشە کە تیپەکە سەر نەکەوت وا سەر نەکەوت مەصرفت یا کردو سەر نەکەوت خۆ سەریان نابڕیت چیان لێکەی مەجبوریشی تیپی تۆیە و ئیلتیزاماتی بەرامبەر هەیە بیبێ خۆ دەریشان ناکەی هیچ تیپێک نەکردو بە عادە دەگەر تیپەکەی دابەزی دەریکە نەبووە ینی یاری هەروایە بۆ دۆڕان و تعادولیتە تیپەکە ئێمە دۆڕانێتی بەڵام ئەگەر نادیەک ئەو مەبلەغە باشە سەرفکە ئەبێ ئەنجامەکەی باش بێ ئەبێ قسە لەسەر ئەوواکرێ کە داوایان لە ئێوە کردو یاریکەری محتەریف بێن سەر ڕایەوەی ئەم ڕەپارێشتان سەرف کردو ئەو ڕەپارێ حەزەکەم بزانی ئەو ڕەپارێ برێکی پارەی ئەوەنە زۆر نییە تۆ بە تەماوی تیپێکی وەکو نەچین بۆ هین وەکو دەرەوەی عێراق وەکو تەڵەبەی پێ دروستکەی ئەو بڕەپارەیە یەک لە سەردەی ئەو پارەیە نییە کە نادیەکی تر لە کوردستانە لە نادیە دەرەجە ممتازەکان سەرفی کردووە ئەوە کەمترین پارەیە حەزەکەم بزانی ستافی تیپی شەق و نادی ئێمە لەوەش زۆر بە مقتەسیدی تەسەڕفی باشە نادیەکی تر لە کوردستانە بەچی ئەو پارەی سەرف کردو ئەوە یەک لە سەردەی ئەوە نییە ئەسەرەن بۆ نمونە نادی هەولێر نادی هەولێر ئەو پارەی سەرف کردو هەموو جارێک کاسی ئاسیای بردو نەیبردووە لەسەر ئەوی کاسی ئاسیانە برەوە ستافەکەی هەڵەواسن هەڵی ناوەسن طبیعەتی وەرزش وایە بەڵام لە خولی عێراق ئەنجامی باشی هەیە و لە خولی کوردستانیش ئەنجامی باشی هەیە و دوو تیپی جیاوازیش بەدیلی ینی بەدیلی ئەوەی کە تۆ تیپەکە ئەو عقوبانی کە پێویستە لە چوارچێوەی ڕاضە و قوانین ڕاضەیە تۆ بەرامبەر بە تیپەکەی ئەم تەسەڕفاتانەمان کردووە ئەوەی کە بەرامبەرێمان کردو سزایە سزامان ناوە غەرامەیە کردومانە لەوە زیاتر شتێکی کە ناکرێت زۆر باشە
سەبارەت بە کارژێڕی یانی سیروان بەڵێ مامۆستا کەمال بۆ دەستی لە کار کێشایەوە مامۆستا کەمال استیقالەی نووسی استیقالەکەی نووسی چەند سەبەبێکە بوو بۆ استیقالەی نووسی پێشم هاتم پێم ناخۆشم قسەیەکەم بەڵام سەبەبێکیان کێشەی هەبوو لەگەڵ هەنێک لە ستافی ئیدارە و لەگەڵ مدەڕیبەکان زۆر باش ناگونجا مشکلێکی تری هەبوو مخالفەیەکی قانونی کرد بەبێ علمی ئیدارە و هەیە ئامە کردی حیجزەوەی کەمانە بوو لەسەر لە عقدێکمانە بوو لای برد مەسەر کە استیقالەکەشی نار پاش فترێک سەرمان کرد ینی هەتا لە ئابوووریانی شەکەم تەرخە بۆ استیقالەکەیمان قبول کرد بەس قسە لەسەر واکرێکە ئەوان نەگونجاون لەگەڵ ئەوە بە نەتیجە دەردی کورد دەڵێ دڵداری بەیەک لا و دوژمنایەتی و دۆساتیش بێک لا ناکرێت مهمەوەی نەگونجان ئەی لە خەڵکی کەتان پرسیەوە ینی لەسەرەوە بە هەیە ئیداری نادێکەتە پرسیەوە چی لێ پرسیتەوە پێی بڵێ بۆ ناگونجیت کە لەگە کیان نەگونجاوە کێشەکان چی بووە کێشەکانیان شتی شخصی بۆی تر نەگونجان خۆ بازە جارێک من و تۆ بەبێ یەکتری بناسی حەزمان لە چار یەکترینە باشە ئەمە سەبارەت بەو ئەی سکرتێری پێشووی یانەکەی ئێوە بۆچی سقالی کرد ئەینە کێشەیەکی ئەویش هەر شتێک بوو لە بابەتە شتێک بوو لە بابەتە استیقالەی نووسی ئەویش دەرکەوت ئەویش ئابوونی ناوام چەند ساڵە سکرتێری نادی بۆ لەبەر استیقالەکەیمان قبول کرد ینی ئابوونە نەیان مەرجی ئەندامەت هەیە لە نادیە ئەنجامەکەی ئیسقالێ نه سەبەبەکەی ئەوە نەبوو ئەڵێم کە قبولمان کرد کە لە ناو نادی دراسەمان کرد فترێکی زۆر گەلمان نایەوە هیچ بوادرێکی تیانە بوو کە لی پەشیمانە بێتەوە کە پەشیمان نەبووە هاتین تەقیممان کرد لە تەقیمەکە گەیشتنە ئەو هینە استیقالەکەی قبولکەی باشە کاکەوە تۆ زۆر باسیوەت کرد کە پارە بۆ یانەکە پایاکەی بەڵام باسی واکرێکە ینی سیروان تەنانەت لە چەند ڕوویەکەوە لە ینی سلێمانیش باشترە لە ڕووی داهاتەوە مڵکی هەیە و ئیشی هەیە و بەشارێکی هەیە پرۆژەیەکی هەیە ناوی تەلاری سیروانی نوێ تەلاری سیروانی نوێ ئێستا لە دوای ئەوەی کە ئەو دوو بەڕێزە لە ستافی ئیدارە استیقالیان کرد داهاتی بازارەکە ئێمە لە حدودی 8 بلیۆن دینار وازان مانگانە فەرقی کردو لە ئیمکانەکەی کە هێتی لە بازارەکە ئەو چەند بلیۆنەیە کە بە شەفافیت هەموو مانگێک هەیە هەر بۆ معلوماتیش نادی ئێمەیەکی لەم نادیانەی کە لە مەسائلی مالی و حساباتمانە لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان زۆر لە ئیشەکەی ئێمە ڕازین و لە چەند مناسبەتێکە پێیان وتوین مناسبەتی ڕاستیە پێیان وتوین ئەو کاتە لە ئیشەکانی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانیش ئیشی نادی ئێمە لە ڕووی دارایی و مالیەوە ڕێکوپێکترە باسی واکەن کە دەوڵەمەندێک کە خۆی نزیکە لە بواری وەرزشەوە جامەلی نادی سیروانە کات و بەنیازن ئۆفیسەکەی چوارباخی بەنێ بۆ پرۆژە ئێمە ئەگەر حکومەت موافقەتمان بۆ بکە چه ئەرزی باشمان باتێنی بە مجاملە ناڕات بە کەس بە مجاملە ناچێ ئەمانەتێکی لە ملبێکی ناوی نادی سیروان پێ ئەم ئەمانەتە تەسلیمیەکی بکە بە لەبەر مجاملە باشە ئەگەر وابێ بۆ یانەکەی خۆی بە عەرزە باشە ناکات ئەوە توانی لی پرسی ئەو کاسە بدۆزەرەوە چیە و لی پرسە خۆت هەز ناکە یانەکانی سلێمانی بوون بە قوربانی سیاسی قوربانی سیاسیەکەش ئەزادی چۆن ئەمە قسەی بەشێک لە وەرزش ئەزادی چۆن ئەگەڕێتەوە بە سەرۆکەکان سەرۆکەکان نییە سەرۆکەکان نییە ئێمە بەداخەوە لە فترەیەکە لە ناو نادی ئێمە مەسەرەن نایبی ڕێیسی نادی ئێمە کاکەمال بوو یەکێتی بوو ڕێیسی دوژنێ ئۆلۆمپیە وەختە کاک بەختیار عقوبەی سیاسی نادی ئێمە سلێمانیە پاش فترێک عقوبەکەی لەسەر نادی سلێمانی هەڵگرت لەسەر نادی ئێمە هەر تا فترێکی درێژتر هێشتەوە دوایی بەهیمەتی دکتۆر بەرهەم و ئەو باقی ڕەفیقانە لایەن بۆ لەسەرەوە مایەوە لەبەروی خزمیت هۆکارەکە تۆ نەبووی هۆکارەکە هەر چیەک بوو بێ بۆی نادیە بەیان عقوبەیە تر ئەگە سیاسیش بێ ئەو ساکە ئۆباڵی ئەو تەسەڕوفە ناڕیازیە نادیموکراتیە ئەکەوێتە بلی ئەوەی کە قەرارەکەی دەرکردو ئێستا ئێوە چیتان کردەوە بۆ تیپی باسکێک چان و تیپی ساحە و مەیدان ئێمە ئەوەی ئیمکانێتمان هەبێ مەعاشێکمان هەیە یان نییە قبولیان کرد بە بدونی وی خێنە سەر چاو قبولیشیان نەکرد خۆیان ئازاد زۆر باشە کۆمنتێکی زۆر لە کۆمەڵاتی فەیسبووکەوە هاتووە بڕێزێک بە ناوی ئارام مەحموود نووسێتی ئەڵەیە بینایەک بۆ مەکەوی گۆڕان کراوە لە کەلار بە
650,000 دلار لە کاتێکدا نرخی ڕاستەقینەی 600,000 دلارە. جارێ من نەبیستوە بۆ گۆڕان بە 650,000 دلار مەکۆی کڕی بێ لەوێ ئەمە یەکەم. دووهەم پێم وانی ئەو معلوماتەش دقیق بێ. من خۆشم لە کڕین و فرۆشتی خان و ئەوانە شارەزادیم لی نازانم. ئەو کاکە ئەگەر لە مەجاری کڕین و فرۆشتان شارەزایە توانێ ئەو ڕێی خۆی بڵێ کە پێم وایە ڕێەکەی لە شوێنی خۆیانە. باشە. محسین شوانی لە تۆڕی کۆمەڵاتی فیسبوک پرسیارەوەی کردووە لە بزوتنەوەی گۆڕان بەر لە هاتنە ناو حکوومەت بجۆ خرجی خۆی بڵاو دەکردەوە بەڵام ێستا باسی ناکات. لە کە مەزدەری داهاتی ئەمە حکوومەت بوو معلوم بە پێی قانون بە حکمی ڕقابەی مالیە بێمە نەشریکەین کە نەما چی نەشرکەین. توانە هەولێری پرسیاری لێ کردووی دەڵێ ئایا بزوتنەوەی گۆڕان بە دیلی مەسعود بارزانی هەیە؟ ئەو سوالە بەو تەریقەیە ناکرێت. ئێمە هیچ برەشەحێکمان بۆ سەرۆکی هەرێم نییە لەبەرەوەی هێشتا نە قانونەکەی و نە دەستور و نە هیچی نەگەڕاوەتەوە. بەڵێ. ڕەوەند باقی پرسیارەوەی کردوڵێ ئایا کۆمپانیای وشە هیچ پەیوەندیەکی بە بزوتنەوەی گۆڕانەوە ماوە؟ پەیوەندی بەگەر شکڵی. چۆن شکڵی ینی؟ یعنی ئەو استقلالێتی خۆی هەیە مەگەر لە قالبی دۆستایەتی و لە هینا ئەوە کۆمپانیای وشە استقلالێتی قانونی مالی هەموو شتێکی خۆی هەیە گۆڕانی دیارە شخصەتی قانونی معنەوی خۆی هەیە. ئەیستا تۆ باسی ئەوەت کردوتە لە بەس کارمەندانی ئەعلامەکەمان موچیان هەیە و موچیانەیە. بەڵێ وایە. چۆن استقلالێتیان هەیە کە ئێوە موچیانەیەنێ؟ تۆ لە قسەکەی من ڕەنگە باش حاڵی نەبوو بێتی. من پێ ئەڵێم کۆمپانیای وشە بەڵێ ماوە علاقاتی ئێمەش ماوە پێم نەوت ئێمە قەتە علاقەمان کردووە ئەڵێ کۆمپانیای وشە ماوە علاقاتیشی ماوە لە چوارچێوەی علاقاتەیە ئەوانیش بجاناوە ناوە کۆمپەکیە ماکە نێمەش ناوە ناو کۆمەکیوانەکە. ئەوان بەچی کۆمەکیێواکەن سەرچاوی بەسەر لە ئەعلامەکەیانەوە بەسەر لە ئەعلامەوە قسەی خێرمان بووە. زۆر سپاس ئەکەم بۆ ئامادەبوونە داوا شێخ جەناب هەربسی ژووری دارایی و کارژێڕی بزوتنەوەی گۆڕان سپاس ئەکەم کە ئامادە بوویت. بژیت سپاس بێت. خۆشەویستان سپاس بۆ ئێوەی بەڕێزیش کە تا ئێستا بینەرمان بوون تا هەفتەی ئایندە وەڵخەیەکی تری بە ڕاشکاوی ئەم لەکدان لە خۆشییاوت.